لأمر يستهاتي مدري لمالي العربي عالمينهم بخوای جارو ساعتك ساعت نيونا عادي راو دستم روزانه الريمان يعني بترز دتين بترز دينه حادثة ازدحام يعني خلق زور اللي بيصير ببراستي كرتي برايا جاريدي عادي سقبو للاي خواري تقريبا 5 ساعات 6 ساعات زاد جيلاوي ئەم کاتەتان باش بینەرانی پایتەخت میدیا لە ڕێگای هەولێر بۆ مووسڵ بۆ قەزای خەباتین کە ڕێگایەکی سەرەکیە ماوەی نزیکەی 3 مانگە ساییدی هاتن لە هەولێر بۆ کانی قرژالات تێک دراوە بە مەبەستی نۆژەنکردنەوە بەڵام لە ئێستادا ئیشکردن تێیدا وەستاوە هیچ ئەزیزەیەکی ئیشکردن نابینن لێرە ئەوە ڕێگایەکی سەرەکیە خەڵک داوا دەکەن شەقامی وا سەرەکی بە زووترین کات تەواو بکرێ چونکە ڕێگای سەرەکی خەڵکە چونکە خەڵک بینی لە ماوەی ڕابردوو کە سایدی لە چوون لەکانی قڕژالە تا گومریجی هەولێر کە نۆژەن کرا نزیکەی ساڵێکی خاین ئەوان داوا دەکەن ئەم سایدەش بە دەردی ئەوەی تر نەچوە نەڕواوە نزیکەی ساڵێکیان ماوەیەکی زۆر بخایێنێ داوا دەکەم بە زووترین کات ئەوە تەواو بگرێت چونکە ئێواران کە خەڵکی لە کار دەگەڕێتەوە لێرە بەهۆی ئەوەی یەکساییدا قەرەبارەقەیەکی یەکجار زۆر دروست دەبی خەڵکی ماندووە دەیەوێت زوو بگەڕێتەوە ماڵەوە بگەڕێتەوە ناو خێزانەکەی بەڵام لێرە جاری وا هەیە کاتژمێرێک دوو کاتژمێری پێدەچێت بۆ ئەوەی بگەڕێتەوە ماڵەوە بەهۆی ئەو قەرەباڵغیەی لێرە دروست دەکاوە گڵەی خەڵک لێرە هەیە بۆیە گڵەی خەڵک لە هەر شوێبی پایتەخت میدیا لەوەیە لەگەڵ مامن ڕای خەڵک وەڵدەگرین لەسەر ئەم شەقامە. بە قورعان ڕووداوی هاتو چۆ زۆر زۆرە لێرە ئەو ڕۆژی ماشەڵا نازانم چەند سیارە لێشیاندا بوو بەڕاستی یعنە لەسەر ئەوەیە زۆر زۆر خەتەر ئەو جادەی دەبی زۆر زۆر ئاگال لە خۆبی داوا لە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کاک مەسرور بارزانی و دەکەین داوا لە بەڕێزی دەکەین بە تایبەتی ئەو جادەمان لۆ چاکە بەڕاستی ئەو جادەیەمان لۆ چاکە زۆر زۆر مەمنونی دەبین بەڕاستی لە ڕەزالەت داینا ئەو خەڵکەیە زۆر زۆر وێران بووە بەڕاستی زۆر لە ڕەزالەتین داوا دەکەین ئەو جادەش بە دەردی ئەو جادەی لێنێ بەڕاستی ئەو جادەی زۆر تاقیر بوو خەڵکەکە زۆر زۆر لە ڕەزالەت بوو داوا لە بەڕێزیان دەکەین بە زووتری کات ئیش لەسا ئەو جادەی بکەنەوە ئێوە ڕۆژانە ڕێگاتان لەسەم ئارێ وەڵڵای ئەمە ڕۆژانە ڕێمان یعنە بە ترس دەچین بە ترس دێنەوە بەڕاستی زۆر زۆر ناخۆشە بە قورعان ڕێگەکی سەرکی ئارێ وڵە بەردەڕەشە خەباتە تۆبزاوەیە مووسڵە دهۆکە هەموو لە سەیرەیە ڕێکی زۆر زۆر ئەوەیە ئێستا گەر ئەو بار هەلگرانە مەسەلەن بەکن پشتکانی قرژالەی دابڕۆن بە پشتکانی قرژالەی دابڕۆن باشتری شێشتان ئەوەکە کەمتر دەبتەوە بەس خاستن لەبەر ئەوەی هەر یەکجار زدیحام بووە ڕۆژانە عادسەی دەبینین بەڕاستی ئەوەی ڕۆژێ ماوە کە تقریبا هەفتەکەی دی عادیسەک بوو قەلابک بوو بەسە سیارەشی داوەرگەڕا بوو نەفەرێکی لەناو وەفاتی کرد هێوارە ئێستا سعات چارە سعاتش کە ئێرانە دەبتا ئیزدیحام ئیدی ئەگەر مروری نێ یان مەسەلەن ئێستا ئەو کۆمپانیای کە هاتیە ئێرانە هاتوو جادەکەی تێکدا و ڕۆی هەتا ئێستا کە نەمان دیدیتەوە ئەلێرانە مەکاینەچی بێلێرانە ئیش بێ بکە کاکە ئەخەر ئەمە ئێستا ئەو جادە سەرەکیە ئەو جادەیە هەتا ئیبراهیم خەلیل دەڕوا ڕۆژانە ئەمە داوایەکیشمان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئەمە جادەکمان هەیە ئەستا ئەو جادەی لە بۆ مەزرایەکی تەواو کردیە لایەکەی دیشمان لە بۆ تەواوکە ئەو تڕێرانە ئەو قەلابانە لێ نەگەڕێ بۆ جادەی دابڕوە چونکە ئەو تڕێرانە قەلابەکانی جادەکەی دیسان وچ خۆلی دەکەن و جادەکەمانی تێکەکەن ئەوە ڕێگای سەرەکی ئەوەی ڕۆژانە هاتوچۆی پێ دەکەن چی دەبین ڕۆژانە لێرە بەخوای برا ئێرە ڕێی سەرەکی مەیە ما چۆمان لە ساو ڕێیە هەموو ڕۆژەیە لێرە کاتی دەچینەوە لەو لای عادیسەبی ئەو ڕێ هەموو قەپات دەبی ئەوجە بە هیوادارین زورە بۆمان چاکەن چکە چۆمان لە ساو ڕێیە هەموو ئێواران تاخیر دەبین کە لە کار دەگەڕێ و دەتەوێت زوو بگەڕێ و ماڵێەوە بەڵام قەڵەباڵغی لێرە چەند تاخیری داکار دێ ماڵ بەخوای جارێدی عادی سەگ بوو لە لای خوارێ تقریبا 5 ساعات 6 ساعات زادە گیرا بوو وەڵای هیوادارینە و سایدێت کە چا بکرێت چکە ئێرە هاتوچۆی زۆر لە سەراتە ئەو لای چادەکەن ئەو لا شتێک دێت لأمر يستهاتي مدري لمالي العربي عالمينهم عربي عالمينه سيارة لودي ولا دلودي همو تاسي همو كندا تنزار تايم تقينيو شوي لا تلوشي زادي ده تقيا هريمي كردستان كودي بيهالبي وانا باردن تو مسلم ديا ناني عندي بخون خاني عندي كلاوي يعني زادي عندي تي كنت زوانا او زادي عندي دي المسل
والله هەرێمی کوردستان ساحێبی نییە کا ساحێبی ئەمە نازم ساحێبی ئەو زادان لە چێندرا ئەو لای چا دەکە لای تێک دەستەوە ئەوە خێر بە فچ سای دەکا ئەو کو دەبی مقاولە هالەبی کاکە ئەدی ئەوە ڕۆژانە ئەلعان ڕۆژانە ئەڵان پێشە من سیارەك دامیکردنیە دووسێ کەسی ناو من لەولای کاکەوە دی چێ مەسئولە لە وەزعا فەرمووە من هاتیمە لەگە جەبەت فەرقیە ئوستاد لەگە جەبەت فەرقیە دەوەرە کابرا با بێدابی لەگە جەبەت فەرقیە و فەرقی نییە ئەو بە یەک تاکسایت کو دەبی ولا والله اخا او شارع جواني لو هلي بي لو لبسوي لي بي لبس لو زادت تناكري زادا كاكا با هل دخيلك صندوق شيلير دانين سياري 5000 عمد 200 دولار يدم كاكا بعد هذا كده علمي ساكنوا ڕۆژانە بێداچووی دەکەم خەتی من ئەو ڕێە لە بۆ کەلک لە بۆ هەولێری بەڕاستی ڕێکان ڕێگاش زۆر خراپە ینی ئەو ڕێگای چاکرێ ئەو قەیدیان کە تێکیاندا و دستانە یعنی ڕۆژانە داعم دەکرێتن لێکوانە ڕۆژانە ڕێمان دەگیرێتن بەڕاستی من بەخۆم بریشی دێن و دەبم جاروێ مەسەلەن لە کاتێکی عادسێک ڕوودەداتن بەخوای جاروێ ساعت نوک نەعادسی ڕاوەدەستم ینی وەزعەکە بەڕاستی زۆر خراپە ئەگەر هیوادارم لە پارێزگای هەولێر ئەو پەیامەمە بگاتن کاکە ئەو جاتەمان لە چاکەنەوە بە قورعان بێزار بووین ئەمە خەرچی خەبات بەڕاستی لە هەموو شتێک یعنی لە هەموو شتێکی ئەمە ئەوەی نە یعنی هیچمان و نەکرێنە هیچمان و نەکرێت دەوەرەیان لێکوانە بڕۆ لە گومژی ڕابڕۆ هەتا دەگەیە خەبات یەک جادەمانی بە جادان بستێت یعنی بەڕاستی زیادەکانمە خۆش نییە لە هەولێرێ جاروێ بە 2 ساعت و نیوی ئەم دەگەمەوە تۆبزاوی کاکە عادسێک دەبێت هەموو ڕێکات دەژرێتن هیچ بێن هیوادار لەمە چاپکەن والله ڕۆژانە من بێرە هاتوو دەکەم زۆر جادێکی زۆر یعنی خەتەریاتی لەسەر حادسە زۆر ڕوودەدات لەو جادە زۆربەی کاتێت توڕێلەی زۆر بەو جادێدادێ قەمارەی گچکەدادە حادسێکی زۆر لێرە ڕۆداوەکارم لە ئومێد خۆشنا و پارێزگای هەولێر ئەو جادەوبانەمان لۆ چاکەن جادەی سەیتەرەی کانی قرژالە لۆ گومریکی دەڕوات یعنی سایدەک چاتان کرۆ سایدەک ماوە ئەو داواکارم لێتان هەیە لە حکوومەتی کوردستان ئەو جادە و ڕێگەوبانەمان لۆ چاکەن حادسەی زۆر ڕوودەدات کاتی باران کاتی تەمومش چاو بەخوا لێرە نادەین داواکارم لە حکوومەت ئەو جادەوبانەمان لۆ چاکەن ئەم لە خەچ کۆمەلگەکانی قەژارێمە ڕۆژانە بۆ جادەدا هاتوو چی دەکەم دەبینم چ دەڕوودەدا چ حادسە ئیزدیحام ینی خەڵک زۆر لێ بێزار بۆ بەڕاستی کەچی بڕایە یان لێ داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لێ پێچینۆشی لەگە کۆمپانیاکەی بکە ئەو جات داخۆ عادی چ کۆمپانیاکە بەبێ ئیشی خۆی بکاتن و ئەوە بێ ئیسراعات بکەین داوا لە سەرۆکی حکوومەت دەکەم لە کەسکە ناکەم ماری بارزانانی ئیشیان پێ دەکرێت بەس پاش ماری بارزانیوانی هەولێرێ ئیش ناکەن بە قورعانی دایرەکان ئیش ناکە خۆشتەکەڕ و نواش کرایە ئارێوە ئەگەرەوان نەبی شارەکە نامینێ با پێ دەرم خەو زادێ کو دەبێ هەلەبی والله وبالله بەس بدەین کاک مەسئول بەو زادێدا دێ سبەینی کەشف دەکا نیوێ شەوێ مەحافظ و قایم دێنە و زادێ چا دەکەن بەس ئێستا لە تەلەڤیزیۆنەکە لە جێگەی خۆی برێ دەسم هەفتەک پێشەنگی بێیان برێواتم سەردانی ئەو زادێ دەکەم ڕاستین زادێ چا دەکەن ڕێگای مووسڵت دیتووە چۆنە ڕێگای دەرەجەیەکە زادێ مووسڵ هیچ ئەتۆرە ئەخە مووسڵ کو دەبێ و هەڵەبی هەولێر کو دەبێ و هەڵەبی دنیا عسوودی بە هەولێر دەبە ماڕۆدان دەبی دەچی لێدا خوازیشن دەکەی نییە ڕۆژن پێشێش دەکا ماڕۆدان دەبی نییە بەس دە بەخۆی خەچی هەولێر چووکە لەگەڵ دووبەیت فەرقی نییە بەزەو زادان عیفە ئەو شارە هیوادار ئاگلەی هەولێر بۆ مووسڵ هەر خراپە زۆر خراپە زۆر زادەکە خراپە زادە کو دەبی و هەلەبی ئەو چێل و هەرقەران حەقیرەکە لەسەری بدابایە و زادەکە عیبی نەدەبوو ڕۆژانە سەردانی بێرە دەکە هیچ زێک لێرە دەبینی ئیش بکە وەرە ناوە لە جیازەشی لێنێکە هەر نییە ئەمرێکی پێم گوتی نییە یعنی تێناگەم لۆ نایەن ئەو زادەی چاکەن ئاگادار بە ڕێگا لە ژێر چاکردنەوەدایە سوپاس بۆ هاوکاریتان خەڵکیش دەڵێن سوپاستان دەکەین ئەگەر بە زووترین کات ئەم شەقامە تەواو بکرێت چونکە ماوەی 3 مانگە تێک دراوە تا ئێستا هیچ کارێکی وای لێ نەکراوە چونکە دەڵێن ئەمە ڕێگایەکی سەرەکیە کە هەولێر دەبەستێتەوە بە مووسڵ بە قەزای خەبات بە دوهۆک وا لێرەش ڕێگای گومریجی هەولێرە چونکە ڕۆژانە ئاستەنجی هاتوچۆ دروست دەکات.